بەیانی و باش من ناوم بولبولە خەڵکی ئەم باخچێ دەمێکە باخەوانێکی تووڕەمان لێپەیا بووە نەگوڵێ نەدارێ نەمەلێ بێ ئاگا بووم چۆن هاتووە و چە کردوێتی بە باخەوان بێجگەل لە خۆی باخەوانی لە خۆبایی ناهێڵێ بە دڵی خۆم خوێنم ئەڵێ تۆ فڕی نشومە و گۆرانیەکی لاساری ئەڵێ تۆ بەقەت ڕێقنەیەک ڕێزی نیشتیمان ناگری پێم ئەڵێ ئەم هەموو ناوزڕانی سەر و سنەوبەر و دارسێوانە لە پایچی پێم ئەڵێ تۆ ڕسکەری وەڕسکەر بەیانیان زوو پێش باو پێش کازیوە و بەر لە نیشتیمان خۆی لە خەوەڵەسی بە جووکە جووک مێشی ئەم درەختانە و بردووە تۆ خەول لە ئاو لە گوڵ لە جیا زڕانووە ئەم هەموو زەردەزی ڕێی پرسیارانە چییە؟ ئەیان وروژێنیر و پێم ئەڵێ ئەو دەنووکە دەنووکی خۆت نییە بۆیە بێزار بووم و ئەمەوێم باخچەیە بەجێ بێڵم و لە داخانە سەری خۆم هەڵگرم و ڕوو بکەمە باخچەیەکی دوور دووری هەندەران